دیارە جەنابی کاک باڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجیان سەرپێخستنی پرۆژەیەکی نیشتیمانیە کە خۆی لە یەخستنی هێز و تواناکانی تەواوی کوردانە ئەبینێتەوە. ئامانجیانە کە پەیوەندێکی تەندروست و ئاشتیانە لە نێوان سەرجەم هێز و لایەنە سیاسی کوردستانیەکانە بەدیپێنن و یەکێتی نەتەوەیی کوردان بەدیپێنن کە پێمان وایە ئەمە زامنی پاراستنی مافە دیموکراسیەکانی گەلی کوردەکە هەم لە ڕۆژئاوای کوردستان هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵات و باکووری کوردستان. ئەوەی کە زۆر دیارە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز نایەوێت بە هیچ جۆرێک تەداخل لە کاروباری ناوخۆیی هیچ بەشێکی کوردستانە بکات، بەڵکو بە پێچوانەوە ئێمە تەنها دەمانەوێت کە هاوکاریان بکەین بۆ بەدیهێنانی مافە دیموکراسیەکانی برا کوردەکانمان لەو بەشانەی دیری کوردستان بە شێوازێکی ئاشتیانە و سیاسیانە دەمانەوێت کێشەکانیان چارەسەر بێ و یەکبوونی کورد و پەیوەندی دۆستانە و ئاشتیانەی نێوان هێز و لایەنە سیاسی کوردستانەکان وا دەکات ئەو هەڕەش و مەترسیانەی کە ئێستا لە گۆڕن و ئەو هەڕەشانەی کە لە قوڵایی بیری داگیرکاری هەندێک دەوڵەتی ئیقلیمیەوە سەرچاوی گرتووەوە ئایانەوێ مافە ڕەواکانمان لەباربەرن دەبێتە پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان و ئەو ئەزمموی لە ڕۆژئاوای کوردستان بەدی هاتوو بە خوێن و فرمێسکێکی هێزگار زۆر واجبی هەموو لایەکمانە کە یەک بین، یەک دەنگ بین و یەک گوتار بین و یەک هەڵوێز بین و هەوڵ بدەین کۆمەڵگەی نێودەوڵەتیش بهێنینە سەرخەت بۆ ئەوی کە هاوکارمان من پشتیوانمان من پارێزگاری لە مافەکانمان بکەن. حتمما ینی ئەوەی جەنابی کاک باڤڵ کردوێتی هەمان ئەو کولتورەیە کە جەنابی مام جەلال کاتی خۆی سیاسەتەکەی داڕشتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوەکەی دیارە کە هەمیشە لە پێناو یەکڕیزی کورد و لە پێناو پاراستنی مافی کورد لە هەر بەشێکی کوردستان بێ لە هەر شوێنێکی کوردستان بوو بێ باجی گەورەی داوە و بێگومان ئەم سەردانەی جەنابی کاک باڤڵیش سەردانێکی گرنگ و مێژوویە لە ساتە وەختێکی زۆر مێژوویدا کە هەڕەش و مەترسی زۆر جدی هەن و گۆڕانکاری زۆر گەورە و خێرا هەن لە ناوچەکەیە. کاک باڤڵ دەتوانێت بە حکمەتی سیاسیانەی خۆی چۆن مەسەلەن لە بەغاتوانی هێز و لایەنە سیاسی ناوەکانی عێراق لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە و پرۆژەی ئاشتەوایی ڕابگەێنێ و دڵنیاین لەوەی کە ئەتوانێش بە هەمان حکمەتی خۆی پرۆژەیەکی نیشتیمانی سەرپێ بخا کە تەواوی هێز و لایەنە سیاسی کوردستانەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە و یەکڕیزی کوردان بێنێتە دی. لە ڕاستیە مەسلەی یەکبوونی کوردان و یەکڕیزی هێز و لایەنە سیاسی کوردستانەکان ئەمە پرسێکی زۆر کۆن و مێژوویە، ینی ئێمە دەمێکە گیرۆدەی ئەم کێشەین کە بەداخەوە نەمانتوانیوە ئەم یەکڕیزیە دەستەبەر بکەین و هەر کاتێکیش یەکڕیز نەبوو بێتین دوژمنان و داگیرکەرانی خاکی کوردستان توانیوانە بە ئاسانی خۆیان بخزێنە ناو درز و کەلێبەرەکانی ناتەباییمانەوە و لێوە دەستی خۆیان بوەشێن و ئامانجە گڵاوەکانی خۆیان بەدی بێنن. حتمما بە پێچوانەوە کە یەکڕیز بین و توانیمانە دەستکەوتی زۆر گەورە بەدەست بێنین. ئەزمموی ڕۆژئاوای کوردستان ئەزمموونێکی نوێیە و ئەزمموونێکە خوێن و فرمێسکی زۆری بۆ ڕژاوە ئەبێ بە هەمومان پارێزگاری لێ بکەین، پارێزگاری لەمانەوەی بکەین و هەوڵ دەین هاوکار بین بۆی کە ئەم ئەزممونە زۆرتر گەشە بکە و پێش بکەوێ بتوانێت لە چوارچێوەی یاسا و دەستورە پێگەیەکی دیموکراسی بۆ خۆی دەستەبەر بکە. حقیقت ئێمە دەبێ یەکڕیز بین، ئەگەر یەکڕیز نەبین لەگەڵ یەکتریادانە نشین کۆ نەبینەوە بە یەکەوە تەکبیر و ڕاوێژ نەکەین حتمما دوژمنەکانمان بە ئاسانی ئەتوانن زەفەرمان پێبەرن. بەڵام ئەگەر یەکڕیز بین بە یەکەوە گفتوگۆ بکەین دابنیشین لەسەر کۆمەڵی پرسی نیشتیمانی و نەتەوەیی ڕێک بکەوین دڵنیام لەوەی کە هەم خۆمان زۆر بەهێزین وەکو جەنابی کاک باڤڵ وتی 40 ملیۆن کورد ژمارەیەکی زۆر گەورەیە کە هیچ هێزێک ناتوانە بەرەنگاری بێتەوە بەرامبەری بۆستێ و لە هەمان کاتیشە دۆستەکانیشمان لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی باشتر پشتیوانیمانەکەن ئاسانتر پشتیوانیمانەکەن. حتمما ئەگەر خۆمان یەک نەبین پشتیوانی دۆستەکانیشمان لەدەست و خۆشمان ناتوانین بە پەرتەوازایی بەرەنگاری پیلانە گڵاوەکانی دوژمنەکانمان بینەوە.